تقریبا همه خاک کوردستانی هاتا پاخش کردن. مسعود بارزانی لە کۆتا ڕۆژی هەر سێ ساڵی ڕابردووی 2014 و 15 و 16 سێ پەیامی بە بۆنەی کۆتاهێنانی ئەو ساڵانە بڵاو کردەوە کە لێکچوونێکی زۆر لە بەڵێن و هیوا و سوپاس لە نێو ئەم پەیامانەیدا هەیە بە جۆرێک لە هەندێک شوێن و دەستەواشە تەنها وێنەگرتنەوەی ڕستە و شەکانی ڕەچاو کراوە. سوێن بێ بەخوای مەزن پارێزگاری لە مافەکان و دەستکەوتەکان و یەکڕێزی و بەرژەوەندیەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەم. بارزانی لە پەیامەکانی ساڵی نوێی 2015 و 2016 بە پێی ڕێکەوتنی یەکێتی و پارتی ماوەی سەرۆکایەتی هەرێمی بۆ درێژکراوەوە و بەڵام لە نیوەی یەکەمی 2015 بەدواوە لای زۆرینەی پارتە سیاسیەکان نیوەی زیاتری خەڵکی کوردستانیش بڕیار و پەیام و لێدوانەکانی وەک سەرۆکی هەرێم وەرناگیرێت. مەسعود بارزانی لە پەیامی هەر سێ ساڵەکەدا باز لە نەڕەحەتی و قەیران دەکات و کە بەرەوکی خەڵکی کوردستانی گرتووە. لەگەڵەوەژە تا ئێستا ئەو کە خۆی بە کەسی یەکەمی دەسەڵاتی بەڕێوەبردنی هەرێم دەزانێت هیچ کارێکی بۆ چارەسەرکردنی قەیران و کێشە و بارگرانەکانی خەڵک نەکردووە لە کاتێکدا سێ ساڵی ڕابردوو لە دوای ڕاپەڕین و شەڕی نێوخۆ بۆ خەڵکی هەرێمی کوردستان تاڵترین ساڵەکان بوون. لە ساڵی 2014دا هەرێمی کوردستان تەنها کێشەی تێکچوونی پەیوەندی لەگەڵ بەغدا بوو بەڵام لە ساڵی 2015 کە بەرزانی لە پەیامێکدا دەڵێت هیوادارم 2015 ساڵی بەختەوەری و خۆشگوزەرانی بێت. قەیرانێکی گەورەتری بۆ هەرێم زیاد کرد کە بەخستنی پەرلەمانی کوردستان و ئاڵۆزبوونی پەیوەندی لایەنە سیاسیەکان بوو. بارزانی لە پەیامی هاتنی ساڵی 2015 داوا لە حیزبەکانی کوردستان دەکات لەگەڵ یەکتر کۆبووبنەوە کۆتایی بە بابەتی سەرۆکایەتی هەرێم بێنن. بە درێژایی ئەو ساڵ نەک هیچ گۆڕانکارێک لەو دۆسیەدا ڕووی نەدا بەڵکو پەخستنی پەرلەمانیش بە بڕیارێکی سیاسی هاتە سەر و کە دەتوانێ بوترێت لە مێژووی نوێی مرۆڤایەتیدا بۆ یەکەم جار پەخستنی پەرلەمان بەبێ بوون هیچ کارەساتێکی سروشتی مرۆیی لە یەکەوە تا سیوەکی 12 و تا ئێستاش بەردەوامە. ئەمە شەڕێمە تەوانە ماوەیەکە دەینەوە ڕزگار بکەین. بەڵام بارزانی لە پەیامی 2015 و 2016دا بەردەوام پرسی سەرۆکایەتی هەرێم و خراپی ژیانی دانیشتوانی هەرێمی کوردستان بە بیری خەڵک هێناوەتەوە کە لە هیچ کامیشیاندا کە ماوەی یەک ساڵ هیچ گۆڕانکارێک بەباری ئەرێنیدا ڕووی نەداوە. پەیامی هەر سێ ساڵی ڕابردووی مەسعود بارزانی بە بۆنی هاتنی ساڵی نوێوە بەشێکی زۆری لە یەک چووە لە هەمویاندا ئاوات خواستن و هیوای بەختەوەری و دووبارە بوونەوەی قەیرانیەکان چەند بارە بوونەتەوە. بەڵام سەرزەمینی هەرێمی کوردستان ڕۆژ لە دوای ڕۆژ هەواڵی ناخۆشتری بۆ خەڵک پێیە. بۆ نمونە بە پێچەوانە پەیامەکەی بارزانی کە لە کۆتا ڕۆژی ساڵی 2015 بڵاو کرایەوە تێیدا ئومێدی خواست کۆتایی بە هزری تیرۆر و توندڕەوی بێت و بەختەوەری و ئاسوودەی بۆ هەموو مرۆڤ بێتە دی. بەڵام لە ماوەی ساڵی 2016دا لە هەرێمی کوردستان مامۆستایەکی یاینی و دوو ڕۆژنامەنووس و پارێزەرێک و گەنجێکی لەسەر فولایی تیرۆر کران و دوو کەسی دیکەش 170 ڕۆژ بە تۆمەتی کاری تیرۆریستی لە زیندانەکان هێڵدرانەوە. لەگەڵەوەشتا دەیان کەس بەهۆی خراپی باری ئابووری و فشاری دەرونی پەنایان بۆ خۆکوشتن و کۆتایی هێنان بە ژیانی خۆیان هێناوە. تا ئێساش ڕووی گەنجان و هاوڵاتیانی هەرێم بۆ ژیانێکی ئارام لە تاراوگا بەردەوامە. ساڵی 2017 هات و ئێستا هەرێمی کوردستان لە سەرجەمبارەکانی ئابووری و سیاسی و سەروەری یاسا و بەڕێوەبردن و کەرتی خوێندن و کارەبا و تەندروستی لە دۆخێکدایە هیچ کەس ئیرەیی پێنابات. لەگەڵەوەشدا بارزانی بێ ئەوەی هیچ پێشنیار و ڕێگا چارەیەک بۆ باشکردنی دۆخەکە بێنێتە دی دەڵێ هیوادارم 2017 کێشە و قەیرانەکان کۆتایی بێت. شوێنێکی تر کە هاوسنوور بی لەگەڵ هەرێمی کوردستان